ولی تماشاوان ایجا البته به جه سرنجیه برای گشتی جی هر کسی بگویم تعقیب آوی که دیگه امریکا زبالحترین ولات سربازی سر آستی جهانه بودجه سالانه 700 میلیارد دلارن دمه که دا بودجه ایران سالانه سربازی 6 میلیارد دلارن 800 بارگین امریکی لهفته ولاتین جهانه لأوروبا حتی آسیا هندوراس بو استرالیا و بدوره برپرس جی پاراسنا بدهان ولاتین گرینگین دوره و ین جهانه گلو بول هم بر وان هیرشان یا بدنگه احمد سراجی و شروع کاری سیاستی لبغداد گل مبرس سراجی دمات باش به لحفده اکتبر حتی نها پیتری 106 هیرش بسر ناوندین امریکا برجواندین امریکا ارتشاوی هاتنا انجامدن جاریه گروپی نزدیکی ایران چک دار به حتی وگا و امریکا باوی که کنکریتی برسف نبویه اوه بو چه ودگرید گلو لەسەرەتادا سڵاو لە ئێوە و لە سەرجەم بینەرانی کوردستان 24 ئەوەی ئەمڕۆ لەم ناوچەیەدا ڕوودەدات بێگومان کاردانەوەی ئەو هێرش و شەڕانەیە کەوا لە غەزە ڕوودەدا ئەم پێکدادانە بووەتە هۆی ئەوەی کەوا ئێران و ئەمریکا ڕوبەڕووی یەکتر بنەوە لەم پرسەشدا ئێستا خۆتان دەزانن بایدن ڕوبەڕووی شکستێکی گەورە بۆتەوە و هاوکات هەڵبژاردنیش نزیک بۆتەوە بۆیە هێرشەکانی بریکە سەربازیەکان و تەنانەت هەموو ئەم دۆخی کەوا ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە بووەتە هۆی ئەوەی کەوا بایدن تووشی بکەوێتە دۆخێکی ناخۆشەوە بۆیە ئێستا نایەوێ بەرەیەکی نوێ جگە لە بەرەی غەزە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بکرێتەوە چونکە ئێستا پرسەکە گەیشتوتە لووتکە بۆیە نایەوێ ئەو هێرش و پێکدادانەی کەوا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە ناوێ بەرەیەکی نوێ بکرێتەوە ئەو ڕووداوانەی کەوا ئەمڕۆ ڕوودەدا ئێران هەوڵی ئەوە دەدات فشار بخاتە سەر بایدن بۆ ئەوەی بتوانێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بیخاتە دەرەوە وەک ئەوەی لە ئەفغانستان ڕوویدا هاوکات لە پرسی یۆرانیۆم و پەرەپێدانی ئەتۆمیدا گەشە بکات و بتوانێت پێشی بکرێتەوە ئێستا ئەمریکا ڕوبەڕووی دارمانێکی گەورە بۆتەوە خۆتان دەزان شەڕی ئۆکرانیا بەردەوامە و ئەمەش بێگومان بووەتە فشارێکی گەورە هاوکات ترەمپ فشارێکی زۆری خستووەتە سەر ئیدارەی ئێستای ئەمریکا لەم بارەیەوە ئەو ڕووداوەی کەوا لە ئوردن ڕوویدا بێگومان شتێکی نوێ بوو چونکە خۆتان دەزانن ئوردن پێشتر بە چەندین شێوە خاچی سووریا بووە بنکێکی فراوان بۆ هێرش و شەڕەکان بۆیە ئەوەی ئێستا لە ئوردن ڕوویداوە ئەمە هەموو ئەگەرەکان دەخات حتا لە ئەمریکا پاکێجێکی مەدا هاوڵاتیەکی ئەمریکی دەبێژە بوو ڕەوشە ئەمریکا دەڤێرە ویلایەتکە لە دەریا سۆر هێرشی ئەمریکا تێتەکردن هەنی جا ئالیە بەحرێ جا ئالیە ئاسمانی جا ئالیە عەردیڤە و ئەمریکا دەستەوەستانە یعنی سیاسەتێکە ڕۆنینە گورزێن بەهێز لە دژبەرێن خوا ناوەشینە و بێگومان باندۆری هەبە یعنی بۆ ئەمریکا پرس ئەڤەیە بۆ ئەمریکا لە هەمبەر وان هێرشان دەستەوەستانە سربازە نوێ تێ نەکوشتن بدەهان بریندار بوونە تووشی حالەتی نەفسی بوونە بەڵێ لە ڕاستیدا پرسی ئابووری ئێستا پرسێکە کەوا حکمی بە بابەتەکە دەکات ئێرا و کێشەیەکە لە نێوان ئێران و ئەمریکا هەیە ئەمە کێشەیەکی ئابووریشی هەیە چونکە ئەم ناوچەیەکەوە کێشەکانی تێدا ڕوودەدات لە ڕووی ئابووریەوە لە ڕووی وزەوە ناوچێکی زۆر دەوڵەمەندە بۆیە لایەنێکی دیکەش هەیە ئێستا هاتنە نێوی ئەمریکا بۆ ئەم شەڕە و بەشداربوونی ئەمەش دەبێتە هۆی زیاتر بەرەو پێشچوونی گرژیەکان و ئەمەش لە ڕووی ئابووریەوە فشارێکی گەورە بۆ ئەمریکا دروست دەکات بۆیە ئێستا هەوڵی ئەوە دەدرێتکەوە گرژەکان دامڕکێنرێتەوە خۆتان دەزانن هەر لەم پرسەوە زیاتر لە 7 میلیارد دلار لەم شەڕە خەرجکراوە کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بووە بۆیە ئەمریکا ئێستا لە سەردەمی بۆشیش بە هەمان شێوە و تەنانەت سەردەمی ڕێگانیش ئەم پرسە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەکاریان هێناوە و لە دژی ڕژیمی سەدامیش بەکاریان هێناوە بۆیە ئەم پرسە پرسێکی زۆر فراوانە و بۆیە لە هەر لە سەرەتای زەنجی کوێتەوە تا ئەو کاتێکەوە هێزەکانی ئەمریکا لە کوێت دەرچوون تەنانەت تا 2003 ئەم کێشانە هەر هەبوو
ئەم کێشەیە بۆ ئەمریکا بە شێوەیەکی بەردەوام لێرە ڕووی داوە. ئێستا ئێران هەندێک هەنگاو دەگرێتە بەر کە هەنگاوی زۆر بوێرانەیە، تەنانەت سەدامیش نەیتوانیوە ئەم جۆرە بەڵێ بڕێز سەڕاجی بێتە بەر. ئەوان هاتێتە دیتن جیاوازت گەلدەمێ دەرباز بێختێتە بە حەزکردین. ئیرانێ بێگومان بەرژەوەندین ئیرانێ گروپên çekdarên girêdayî îranê li Yemenê li Lubnanê li Iraqê li Sûriyê bawekî gelek berfireh bûne. Berjewendiyên Amerîka berdewam dikin armanc. Amerîka jî dibêje êdî bersivama be piştî serbazînan li Ordinê hatine kuştin. Yani astê pevçûna vî şerê vekaletê Amerîka û İranê bêguman gelek li deverê berfiretir û بەڵێ بێگومان بەرژەوەندەکان نەخێر. بەڵێ ئەمڕۆ بەڕێز هەر لە بەرەبەیانی ئەمڕۆوە ئێران ئاماژەی بەوەدا کە ئەو بەرپرسیارە لەو هێرشانێکەوە لە ئوردن کراوە، هاوکات پەیوەندی بەو گروپانەوە نییەکەوە ئەم هێرشیان ئەنجامداوە. بۆیە ئەم شتە وەڵامێکی زۆر باوەڕ پێکراو نییە، ناتوانین باوەڕی پێ بکەین چونکە خۆ ئەسڵەن بێ باسی ئێران بکەین ئێستا ناکرێت ئەم کێشەیە بەو جۆرە تەماشا بکەین. ئەم هێرشانێکەوە لە ئوردن ڕوویداوە، ئەمە لە بەرژەوەندی ئێران نییە. ئێران نایەوێ ناسەقامگیری هەبێ، تەنانەت دەیەوێ هەژمونی بەسەر عێراقەوە هەر هەبێ، بۆی نایەوێ ناسەقامگیریەک لەم ناوچەیە ڕوو بدات. ئەوەی ڕوویداوە لە بەرژەوەندی ئێران نییە و هەوڵی ئەوە دەدات کە ئەژمونی ئەمریکا لەو ناوچەیدا کەم بکاتەوە. بێگومان ئەمەش ئەوانەی کە ڕوویداوە لەم چەند ڕۆژەی ڕابردوو ئەمە لە بەرژەوەندی ئێراندا نییە. بۆیە ئەمە دەبێتە هۆی پێکدادانێکی ڕاستە. ئەمریکا دەبێتە ڕۆژێن داهاتیدا ئەمێ گورزێکە سەربازی بۆواشینی گەل و ئەف گورزە دێ باندۆر بە دێ دژی ئیرانی بە باوەیەکی ڕاستە و خەک و کۆماری داخواز دکەن یان جی کوێ دژی گروپên çekdar بە کوت ناڤا عێراقێدا du çarçûvê berê miqawemeda ew jî mustehedefin. من باوەڕم وایە ئەمڕۆ ئەوەی کەوا ئەمریکا دەڵێت ئەم پرسە بە حیزبوڵای عێراقیەوە بەستراوەتەوە، ئەمەش ئاماژێک هەیە بە ئەوەی کەوا ئەمریکا لە عێراق و سووریا وەڵام دەداتەوە. بۆیە ئێستا نازانرێت کەوا ڕوبەڕووبوونەوەیکی ڕاستەوخۆ لەگەڵ ئێران ئالنگاریەکانی چی دەبێت لە ناوچەکەدا، چونکە ئێستا دەخۆتان دەزانن ناوچەکە ماندووە. ئیسرائیل ڕوبەڕووی داڕوخانەیەکی دیکە بووەوە، بۆیە کردنەوەی بەرەیەکی دیکە و ئەو بەرەیە ئێرانی تیدا بێت ئەمەش دەبێتە هۆکارێکی زۆر گەورە بۆ دارمانی ناوچەکە. بۆیە ناوچەی کەنداو ئێستا خۆتان دەزانن چەندین بنکەی سەربازی تێدایە، هاوکات نەوتی کەنداویش بە هەمان شێوە لای ئەمریکاوە ئاڵگۆڕی پێدەکرێت و لە کەنداوی مەندەبیش بە هەمان شێوە. بۆیە من باوەڕم وایە بایدن ئاگاداری هەموو ئەوانەیە و بە باوەڕی من بایدن ئامانجەکانی ئێران لە عێراق و سووریا دەکاتە ئامانج و تەنانەت دەکرێت ئەمە ڕێکەوتنیش بکرێت لەگەڵ حکومەتی عێراق. بۆیە هەموو ئەو پەیوەندی کەوا هەیە لە نێوانیان و ئێستا پەیوەندی کەوا هەیە لەگەڵ سوودانی تەنانەت دەکرێت ئەم پرسە زیاتر بەرەو پێش برێت. بۆیە ئەمریکا بەو شێوەیە وەڵام بداتەوە. بەڵێ بەڕێز ئەحمەد سەڕاجی شروع بەکاری سیاسی لە بەغدا گەلێک سوپاس.